خۆی لە هەرێمی کوردستان دوو جۆر لە چێشە و قەیران هەیە، یان بەشێکیان باسی خواستن هێنراوەتە پێش، بەشێکیان چێشە و قەیرانن. ئێستا قەیرانی سەرۆکایەتی هەرێم، قەیرانی موچە و بژێوی خەڵک کە دوو قەیرانی سەرەکین و زیانی زۆریان بە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان گەیاندووە. لەگەڵ ئەوەشدا هاوکات لەگەڵ ئەوەشدا هەندێک قسە و باس هێنراوەتە پێش سەبارەت بە ڕیفراندۆم و چۆنێتی ئەنجامدانی کە ئێمە پێمان وایە ئەو ڕیفراندۆمەی کە پارتی دەستی پێ کردووە بەشێک لە حزبەکانیش با بڵێن لەگەڵی ڕۆیشتون ئەو ڕیفراندۆمە لە داموزەزگای شەرعی بڕیاری لێ نەدراوە. بۆ هەموو ئەو مەسەلانە، بۆ مەسەلەی سەرۆکایەتی هەرێم، بۆ مەسەلەی معاشی خەڵک، اینجا بۆ ئەو ڕیفراندۆمەش کە ناشەرعیە چونکە لە مقڕی حزب بڕیاری لێدراوە، ئێمە لە کۆبنەوەی جبهەتی نیشتیمانی گفتوگۆی چڕ و پڕ و تێر و تەسەرمان لەسەری کرد. اینجا بۆ گفتوگۆکردنێکی سیاسی لەگەڵ هەر لایەنێکی سیاسی کە ئەم مەسەلە و کێشە و قەیرانانە ببێتە هۆی چارەسەرکردن، ئێمە وچەنەزەری خۆمان لە بەیاننامەکە خستۆتە ڕوو. بۆیە بۆ سەرۆکایەتی هەرێم، بۆ بژێوی و مەعیشەتی خەڵک، بۆ مەسەلەی ڕیفراندۆم، بۆ هەر مەسەلەیەشتر ئێمە لە هەر کۆبنەوەیەکدا بەشداری دەکەین بەو مەرجەی کۆبنەوەکە بۆ گەیشتن بە ئەنجام و چارەسەر بێ، نەک کۆبنەوە لە پێناوی کۆبنەوە و کاتکوشتن.